بابەتێکی تر کە پێگەی بیزنس ئینسایدەر ئەمڕۆ بڵاوی کردوتەوە ئاماژە بەوە دەکات کە دەڵێت ئەنجامی توێژینەوەیکی بڵاو کردەوە کە دوو زانکۆی ئەمریکی ئەنجامیان داوە. دەڵێت لە سەدا 11 ئەو کەسانی کە فەیسبوک بەکاردەهێنن کەسانێکن تەمەنیان دەکەوێتە سەر و 65 ساڵیەوە. لە نێو فەیسبوکدا ئەو کەسانی کە وەکو نمونەی توێژینەوەکەیان وەریان گرتووە ئاماژە بەوە دەکەن کە دەکەنە سەر و تەمەنی 65 ساڵیەوە زۆرترین هەواڵی ناڕاست بڵاو دەکەنەوە بە گوێرەی نوێترین توێژینەوە کە لەلایەن زانکۆکانی نیویۆرک و برنستۆنی ئەمریکیەوە ئەنجام درراوە دەرکەوتووە ئەو کەسانی تەمەنیان لە 50 بۆ 65 ساڵیدایە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک زۆرترین ئەو ڕێژەیە پێک دێنن کە زۆرترین هەواڵی ناڕاست بڵاو دەکەنەوە کە دەگەنە لە سەدا 11. توێژینەوەکە ماوەی 3 مانگی خایاندیوە و توێژەران 3500 کەسیان لەو تۆڕەوەکو سامپڵی توێژینەوەکەیان واتەوەکو نمونەی توێژینەوەکەیان وەرگرتووە پاش ئەوەی چەندین پرسیارن لەسەر ڕاستی دروستی و بابەتانی کە بڵاوی دەکەنەوە ئاڕاستە کراون بەڕای پسپۆڕان بۆیان دەرکەوتووە ئەم حاڵەتە دەگەڕێتەوە بۆ ساڵی 2016 کاتێک دۆناڵد ترامپ بەسەر هیلاری کلنتۆندا سەرکەوت و بوو بە سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. ئەمەش لە ڕێی بڵاوکردنەوەی پۆستە ناڕاستەکانی لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک و دروستکردنی کاریگەری لەسەر خەڵکی. هەرەمەش وای کردووە ئەو پسپۆرە کۆمەڵایەتیانە ئەم توێژینەوەی ئەنجام بدەن ئەوەشیان ئاشکرا کردووە کە ئەم حاڵەتە زیاتر لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بەشێک لە وڵاتانی ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەدی دەکرێت کە کەسانی سەرود تەمەن 65 ساڵ زۆرترین هەواڵی ناڕاست بڵاو دەکەنەوە.